وەڵامەکەی موفتی زادە بەوە پیاوێکی جوێن فرۆش کاک ئەحمەدی موفتی زادە کە بیرمەندێکی ئاینی و کۆمەڵایەتی و شاعیر و نووسەرێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە ژیانی پڕە لەو چیرۆک و بەسەرهات و وانانەی کە ئاماژەن بۆ ژیانێکی باڵای مرۆیی و وەستانەوە دژی ستەم و ناشرینیەکانی ژیان هەروەها زۆربەی وتار و قسە و شیعرەکانی سەلمێنەری ئەوەن کە ئەو پیاوێکی جیاوازی ئاینی و کەسایەتیەکی کەموێنەی کووردە بچووکی لە ئاستی هەژار و کەم دەستان و گەورە و خاوەنڕا لە ئاستی ئەو کەسانەی کە لە ژیاندا خۆیان بە گەورە زانیوە یەکێک لە چیرۆکەکانی ژیانی کە وەگوانەیەک دەبینرێت بۆ خۆ گەورە نەکردن بەسەر کەسانی تردا چیرۆکی پیاوێکە کە دێتە خزمەت کاک ئەحمەد و داوایەکی سەیری لێ دەکات چیرۆکەکە بەم شێوەیەیە کاتێک کاک ئەحمەد لە کرماشان دەبێت برایەکی جوانڕۆیی دێت بۆ خزمەتی و دەڵێ کاک ئەحمەد من زۆر قسەم پێ وتویت هاتووم لێرە گردنم ئازاد بکەیت کاک ئەحمەدیش پێی دەڵێت بۆچی قسەت پێ وتوم کابراش دەڵێت وەڵا چونکە وتویانە تۆ کەسێکی کورتفرۆشی منیش لەبەرەوە قسەم پێ وتویت کاک ئەحمەدیش دەڵێت کاکە تۆ جنێوت بە کورتفرۆش داوە خۆ من کورتفرۆش نیم بۆیە هیچم لات نییە تا گردنت ئازاد بکەم بەم وەڵام دانەوەیە کاک ئەحمەد کابراکە لە شەرمەزاری ڕزگار دەکا و ئامادە نابێت ئەو منەتەی بەسەردا بکات و پێی بڵێت من گردنت ئازاد دەکەم چونکە لەو دۆخەدا ئەم کابرا شەرمەزار دەبوو ئەم کاک ئەحمەدیش ئەستی بە گەورەی خۆی دەکرد لە کاتێکدا خۆ بە گەورەزانین لە ئاینی ئیسلامدا ڕێگە پێ نەدراوە ئایا ئەم جۆرە ڕەوشت و هەڵوێستە مرۆییانە لەم ڕۆدا تا چەند کەم بوونەتەوە ئایا گەورە و زانایان لەم سەردەمەدا ئەولیان داوە بەو شێوەیە حەکیمانە لەگەڵ خەڵکیدا بجوڵێنەوە